الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. بنلاني بريز برايانم خوشكانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەپشتیوانی خوای پەروەردگار لە بەرنامەی جوان خوێندنەوەی قورئان دێنەوە خزمەتتان. داواکەم لە خوای گەورە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ئیخلاس و سەواب بە هەموو لایەکمان ببەخشێت. خوای گەورە بە فەضلی خۆی بە منەتی خۆی وامان لێ بکات لە خزمەت کتابە پیرۆزەکەی خۆی بین. وامان لێ بکات خوای گەورە بە ئەهلی قورئانمان بژمێرێت بە فەضلی خۆی. بینەری بەڕێز، ئەمێ ئەوە بڵێم لەوە ئەچێت لەم بەرنامە هەندێ براڵێ بەخوا ناڕەحەتێکی لەسەرمان، هەندێ برا بڵێ کاکە وەڵی مامۆستا تۆ ئاسانکاری ئەەکەیت. هەمن دوێنێ برایە تەلەفۆنەکە وەڵی مامۆستا تۆ ئاسانکاری ئەەکەی. کاوا بوو لێرە من ئەوە بڵێم ئەمە ئەمانەتێکە لە ڕێگای ئەم بەرنامە ئەو برا خوشکانەی کە درفتان نییە، مەجالیان نییە، گینا علمی جوان خوێندنەوەی قورئانە بێ دانیشی لە خزمەت مامۆسایەکە ئاەت لە نزیکەوە جاروایە کاریگەری تەلەفۆن دەنگی تەلەفۆنەکە دەوری هەیە ئەنجاری وا هەیە خوشکێ برایەکە نەیخوێندووە، ئەو کۆمەڵێک کەلیمە وشە هەر ئەگۆڕێت. تۆ لێرە ناتوانی وردکاری تەجویدەکەی لەگەڵا باسکەوێ کەلیمەکان ڕاستکەی تۆ کە ئەو پیتە، چونکە هەندێک گۆڕین هەیە. من لەگەڵ ڕێزم بۆ هەندێک برا مامۆستاشەیە کە بینم نمونەیەکتان بۆ هێنمە ئێستا کاتی ئەڵێم سەوتە لە عەذاب، هەندێک کەس ئەڵێ سەوت تاکەشەکە بە تابێ بە دەنگ. ئەی باشە قەنچی عەذاب لەکوێ، دەنگ لەکوێ؟ هەندێک کەلیمە هەیە ئەڵێ کەثیرە، کاتێ ئیکە ئەو ثاەکەن بە سین ئەڵێ کەسیرە، کەثیر بوو بە کەسیری عەم شکاندن. معناکە زۆر لەکوێ، شکاندن لەکوێ؟ کەوا بوو ئەمە ئەگەر من ئێستا شعری هەندێک لەو شاعرە بەناوبانگانەی کورد بخوێنمە شاعرە گەورەکان، ئەگەر بێت و هەر وشەکانیش بە تەواوەتی بێتە سەر زمان من، بەڵام جوان ئەدایی نەکەم لەوە ئەچێت دەیان کەس و سەدان کەس بڵێ ئەو شعرە جوانانەی بۆ وا لێ کردو لێی نازانێ بۆ ئەی خوێنێتەوە. بەڵام بۆ قورئان کەلامی خوای پەروەردگارە، بەرنامەی ژیانمانە، مانای کەلیمە بگۆڕێت، پیت بگۆڕی کە لە حاڵەتێکیشە هەموو کەس خەڵکی وایە یەسینیە، یابانیە، ئەمریکیە، فەڕەنسیە، ئەوانەی کە هەوڵیاندا و بە ماوەیەکی کەم زبانیان تاو پاراو بووە. کابوو ئەمە لێرە ئەبێ وریابین ئێمە بە تایبەتی سوورەتی فاتحە کە برایە خوشکێ با ئەگەر جارێ دوانسیان هەوڵ بدا با دەجار هەڵی ڕاستکرێتەوە بە ئەجر و عیبادەت بۆ نووسێ. وەکو ئەو فەرمودە کە چەند جار باسمان کردووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆتایی فەرمودەکەی شارەت پێکەم لەبەر کەمی کات والذي يقرأه يتتعتع فيه، زبەوە کەسێک کە قورئانە خوێنێ و تەتەڵەی تیاکە وهو عليه شاق قرسە لەسەری له ئەجران اثنان، دوو ئەجر و پاداشتی هەیە. کەوا بوو لێرە کەسێ تەنانەت هەر زبانی نەتوانێت زاڵ بێتە سەر پیتەکانە، هەوڵی خۆی بدا بە هەڵەش بخوێنێتەوە ئەجر و پاداشتێ، بەڵام لە کەم تەرخەمی ئینسان تاوانی ئەگات. بۆ چکە مانای کەلیمە ئەگۆڕێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵانی بەو شێوە فێر کردووە، ئەصحاب تابعینیان فێر کردووە. بۆیە ئێمە ئەمڕۆیش ئینشاءالله ئێستا سوورەتی فاتحە جارێک لەبەر گرنگیەکەی خوێنمەوە ڕۆمە سەری ئەمڕۆمان یەکسە پەیوەندیەکان وەرئەگرین بۆ سوورەتی فاتحە و ئایەتل کورسی بە پشتیوانی خوای پەروەردگار لە هەفتەی داهاتووتمان جمعان دەرسمان نابێ، شەمە ئینشاءالله ڕۆینە خزمەت سوورەتی فاتحە و ئیخلاس. ئەگەر ئەو سوورەتی فاتحە ئینشاءالله بخێنە سەر شاشەکە بە وردی هەندێ ئەو برا خوشکانە دڵنیاتان ئەەکەم ئەوەنەی کە ماوە ئێمە 12 دەرسمان ماوەم ڕەمەزان، ئەگەر خوای گەورە تەمەن بدا و ئینشاءالله لە خزمەتتان نابین. بەم 12 دەرەجە هەر برایە هەر خوشکێر مامۆستایەکە
بەس گوێی لێ بگرێت توانێت ئەو سوورەتە ڕاستکاتەوە بە پشتیوانی خوای پەروەردگار. ئینشەڵڵا ئەگەر ئەو سوورەتە ئامادە بێت پێکۆ ئینشەڵڵا من نەختێ بە وردی ئینشەڵڵا بۆتانە خوێنمەوە دوای یەکسەر پەیوەندیەکان وەرەگرین بە پشتیوانی خوای پەروەردگار. ئەگەر ئامادەیە سوورەتی فاتحە بخەنە سەر شاشە مامۆستاگیان. ئێستا من دەست پێ ئەەکەم ئایەت و ڕوونیشی ئەەکەین و ئینشەڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. ناڵێم ئەعوذ عینەکە لە گەرومە دەرەچێت. جارێکی کە أعوذ بالله من الشيطان الرجيم. منش شەی یاکە مینگەی تیا دروست ناکەم قەڵەوەی خوێنەوە. ناڵێم منە شەیتا ئەوەی کە لە هەڵەکانە لە لای ئێمایە ناڵێن منە شەیتا. ئەڕۆمە سەر بدا. بسم الله الرحمن الرحيم. ناڵێم بس یاری ناڵێم بس ئەو بە خوێنمەوە بی ئەو کەسرە لێی ئیختیلاسی ناکەم قەتعی ناکەم سینەکەش ناکەم بە قەلقەلە. جارێکی کە بسم الله الرحمن الرحيم. بسم الله نجالم هير. بسم الله الرحمن الرحيم. أو ميمة أخيرش الرحيم وعيلي ناكم زور لسي ناوسم نايكم بقلقلش بلهم الرحيم أو بو بقلقلة وباشان أبي شي لبكم هندي براشة هندي خوشكي كوتاي كلمة درناكن بون منالن الرحيم ميمة كم نبيست كابو أم جارش إخوان مو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الرحمن الرحيم. نعلم وديابا قلبي ناكين نعلم الرحمن الرحيم. مالك يوم الدين. هندي برا هندي خوش قلن شي قلن مالكي يوم كسر كان ناخواننو مالك يوم الدين. او دالش هدايا بلان ورياب النبريناكي نعلم يوم الدين نايشلم يوم الدين كسري جير ميمكا مالك يوم الدين. مالك يوم الدين. دينو سر إياك خاڵی یەکەم ناڵێم هیاکە ئەمە وریای بین ئەو هەمزە ئی لە گەرووە دەرەچێ ناڵێم ئی دوو درێژی ناکەمەوە ناڵێم ئیاکە هەڵەیە سێ ناڵێم ئیا بۆ ئەو ئیا حرفی ڕەخاوەیە شدە نییە ناڵێم ئیاکە کەوا بوو حەقی خۆی ڕەخاوە یانی چی یانی دەنگەکەی درێژەکەین و ئەوەنەی کە پێویست ئەکات کەوا بوو کاتی خوێنمەوە وریای نەبری یا ئەکەش بن إياك نعبد وإياك نستعين كابوتم شي أو يائك إنجا يائك شددار أم بيتا بي أو تريه بيتيكي شيا بيتيكي مشددة بلام شديد نية رخاوية جاريكي إياك نعبد وإياك نستعين إياك نعبد نعبد نعلم نايكم بقلقلة ناعنية زبانة بشكو لمان الرات دواوة دالة ديواري قرق مان لدواوة قرومان نعبد نعلم نعبد هابي انت انا بدو ضمك تواو او داليش ناكم بواو ضمكي نعلم نعبد جاريك إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم آلي رابين هري بريز هندي برا أما إلي رمنا لهم
لەگەڵ داوای لێبوردنم قسەشەکەم ئێستا ئەگەر کەسێ شعرێک بخوێنێ هەڵی تیا بکات 100 کەس دێتە سەرخە کاکە و شعرە بوالێک ئەمە کەلامی خوایە بینایی ئەحکامی تیاکە مانای ئەگۆڕێت ئەم تەجویدە واجبە ئەوەنەی کە لە تواناتێ کاتی ئەی خوێنی بە جوانی بخوێنیتەوە ئەو سادە مەکەن بە سین وریابن نەڵێن ئێهدینە سیرا اینجا تاءەکە نەک تاءەکە نەکەین بە تا نەڵێم ئێهدینە سیراتە ئەوە هەڵەیە ئەڵێم چی ئێهدینە الصراط المستقیم نەڵێم مس ئەوە مس سینەکە نەکەم بە ساد تاءەکەش نەکەم بە تا مستەقیم ئەوە ئاگامان لێ بێ کەوا بوو بۆ پیتی ساد و سین و زای سەفیرە بەڵام جیاوازیەکەن لێ سەفیر چیە صفەتی سەفیرکە لە یەک دەرەجە و مەخرەج و دەرەچن بەڵام پیتی ساد استعلاء ئیطباقیشە قەڵەوە زبانت بەرز ئەبێتەوە بەشێکێدا لە مەڵاژوود ئەم جارەیان اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم بۆ لێرە ئەوەسم هەناسم کە نەمتوانی تاکۆتایی بخوێنم لەسەر عەلەیهیمی یەکەم ناوەسم بۆ بینەری بەڕێز لە ڕیوایەتی وەرشە لەسەر عەلەیهیمی یەکەم ئەبێ بە ئایەتێک ئەو کاتە ئەگەر وەرش بخوێن قەینا بە غەیری دەست پێ بکەم بەڵام لە زمانی لە قورئان خوێندنە ئەم تێبینی ئاگاتان لێ بێت ئێمە لە هیچ کەلیمەیەکە بە کەسرە بە مەجرور دەست پێ ناکەین ئەی باشە ئەڵێ مامۆستای باشەوە نییە الرەحمن الرەحیم کەسرەیە ئەڵێم چی الرەحمن الرەحیم مالکی یوم الدین ئەڵێ مامۆستاوە نییە مالیکی ئەڵێم ئەمە لەبەر ئەوەی سەرەتای ئایەتە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم لە سەرەتای ئایەتەوە بە کەسرە دەستی پێ کردووە بەڵام غەیری سەرەتای ئایەت نییە لە ڕیوایەتی حەفس عن عاصم کەوا بوو ئەگەر هەناسەم نەما لەسەر عەلەیهیمی دووهەم ئەوەسم ئەم جارەیان صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم هەناسەم نەما لەکوێوە دەست پێکەم لە غەیری غير المغضوب عليهم ولا الضالين ئالێرە وریابی نەڵێم سیراتە یان سیراتە صراط الذين لامەکەی قەڵەو نەکەم نەڵێم صراط الذين طڵ ئامە ئاگامان لێ بێ پاشان هەندێ برا هەندێ مامۆساڵە چێ صراط الذين أنعمت أو أليف بخوان أنعمت أو همزة قطع بخوان إنجا نون مما مكان بقلقلة بلا شيء أنعمت أو قلقلة شويني خويني كوابو شيء جرياني صوت جزئي رخاونية شدشنية بلا أنعمت نخير أنعمت أو توسط ما مناوند نتواو دەنگەکە کورت ئەەکەمەوە ئەوەسم لەسەری قەتعیەکەم ئەیکەم بە پیتی شدە نە درێژی ئەەکەمەوە کابوو جزئی درێژیەکەم بڵێم ئەنعەمتە ئەمە یەکەم اینجا غۆ بە قەڵەوەی خوێن مەڵێم غۆ غەی بەعکسی ئەمە لێرە بە قەڵەو دەستم پێکوتم غۆ بەڵام بۆ میمەکە بە چیە ئیستیفاڵێم ما غەیری المەغضوب عەلەیهم ناڵێم وەلا قەڵەوی ناکەم وەلا ضادەکە پیتی ئیستیطالە صیفەتێتی ئەم پیتە یانی چی یانی داواکە مەخرەجەکەی دەنگەکەشی درێژکەینەوە ئەو کاتە کە دواتر لە مەخارج و صیفاتە زیاد ئەوە ڕوونەکەمەوە کە هەوا پاڵ ئەنێتە زبان تۆ زبانت بەرەو پێشەوە دێت تۆ زبانت ئیعتیماد زەخت لەسەر کاکیلەکانی دواواکە ئەڵێ ئەڵ هاتەماشاکەن ئەڵ بەرزیەکەم بۆ سەرەوە ئەمە دوو پیتە شدة يعني كمان سكونة دوميان شيا فتحيا بيتي استعلائيشا كوابو ليرا ألم ولو أو دنگاگم دريش كردوا ولو ضالين اگر پەیوەندی هەیە ئینشاءڵڵا ئەوەش دیاتر شتەکان فەرموو برا بەڕێزەکەم کاک سەرکەوت لە بازیانەوە بڕۆینە خزمەتی کاک سەرکەوتیان فەرموو کاک سەرکەوتیان بسم الله فخيرين
بۆ تەخاتە سەر شاشەکە کاک سەرکەوتیان بله چی ئەخوێنی؟ جان چی سوورەتێک؟ والله خير سوورەتی فاتحە و ئایەتول کورسیە بله دەیگیانەکەم ئەگەر مامۆستاکە بۆی بخەنە سەر شاشە جارە مەسحەف قەتع بوو؟ کەوا بوو لێرە من بگەڕێمەوە سەر ئەوە بینەری بەڕێز با هەر برایەکە خوشکێکە قورئان ئەخوێنێت پێش هەموو شتێ بەینی خۆی خوانیەتی خۆی ساخاتوە خاڵیسان ئەمە گەورە لە هەموو ئیشێکە خاڵی سەرکەوتنی مسلمانان چییە؟ بۆ خوا بێ بۆ خۆت نەبێت فەرموویان کاک عەبدولسەلام لە بەردەڕەش حاجیگیان فەرموو بله کاک عەبدولسەلام گیان فەرموو بله فەرموو کاک عەبدولسەلام گەمان لێتە يلا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين کاک عەبدولسەلام گیان بله دەبا پێکۆ لە ئەعوذ بالله و بە سەریع یەکجار خوێنینەوە باشە گیانەکەم بله دەی ناوی خوای لێ بێرە ئەعوذ بالله دووبارە بکەرەوە ئایەت بۆم بخوێنە آيات أعوذ بالله دەیەوە دەست پێ بکە أعوذ بالله من الشيطان الرجيم ئەو نونی ژێر شەیطان أعوذ بالله من الشيطان الرجيم ئاگات لە نونەکە بخوێنەوە ڕائەکەش بکە بە شەدە و تەفخیمیکە من الشيطان الرجيم بڕۆ سەر بسم الله بسم الله الرحمن الرحيم کەسرەی ژێر ڕەحمانی ئەو کەسرە جوانتر بخوێنە بۆم بڵێ چی بسم الله الرحمن الرحيم کاک عەبدولسەلام گیان ئایەتەکە بخوێنە تەوانەوە ئینشاڵڵا بەڵکم لە کاتێکە الحەمدو دەست پێ بکە الحمد لله رب العالمين کاک عەبدولسەلام گیان دەست خۆش بێ بۆ پەیوەندەکەت بەس ئاگات لە چی بێت کەسرەکان الحەمدو لامەکەی کرد بە قەلقەلە نەختی ئەو لامە نەختێ لەسەری بۆسە درێژی کەرۆ تەوەسط لێن عومەر نابێ قەلقەلە زانی مانای چیە خۆوانیە بله ناڵێم ئەلێ ئەڵێم الحەمدو لامەکە و میمەکەەوە نەیەک الحمد لله رب العالمين دەیگیانەکەم الحمد لله رب العالمين أليفي الله برسكرو لله الحمد لله رب العالمين آياتي دعاء وبخينا الرحمن الرحيم ليرة بويا بسم الله كوتم وازي لي أنا متم ليرة بيكو راسي كينا بلا الرحمن الرحيم الرحمن الرحيم كسر كافنيا نر رحيم كاك عەبدولسەلام گیان بله تكراري الراء مكا ام جارة باجوي جاري بيشوت او تكرار الزبان نختي لولا برس كرو يتر راكان دوباره نابيت ونالي الله شي الرحمن الرحيم ديجان بردوام الرحمن الرحيم دي بردوام بجانك مالك يوم الدين او كسر جرمي دعلك الشدية مالك يوم الدين دعاء وبخينا جانكم مالك يوم الدين دعاء وبخينا بردوام إياك نعبد وإياك نستعين كاكين بس بتنا بلا نع أو عينا جوان درك بلا نعبدو نع
إياك نعبد وإياك نستعين. أما تبين لسرين عينك كل بقلقلة نعبد يعني في مكان نعبد إياك نعبد وإياك نستعين. أو بتنابله نستعين عين لقربته نستعين نستعين. بردوان أو دعاتي تريش اهدنا الصراط المستقيم. أو ها أمك بقلقلة سو اهدنا الصراط المستقيم برو دعاء وبخيانه جانكم اهدنا الصراط المستقيم. آخر كسري جير صادك ايش صي اهدنا الصراط المستقيم دعاء وبخيانه بل اهدنا الصراط المستقيم. كسرك الناخويني كعبد السلام جان كرتيا كيت ولي صراطة كسرك اهدنا الصراط المستقيم الصي اهدنا الصراط المستقيم. أو الدعاء ترديار أو يسبوت راس نابيته آياتي دعاء وبخينه صراط الذين أنعمت عليهم فلمك دوباري كرو غير المغضوب عليهم ولا الضالين. بس كاكين جان أو كلمة أنعم أو الصراط كتب كسر جايب خينو صراط الذين أنعمت عليهم أو كشوني وسانيش نبلان يسبوا التعليم بلا أنعمت عليهم إيه أو كش غير المغضوب عليهم ولا الضالين. دست خوش بي بلام كسري الصراط نخت دريش كربله صراط دست خوش بي اخوي قوله پاداش دادو كعب السلام جان ممنون مستر احمد دايك واسف خوا پاداش يوداتو ان شاء الله صدق لدنيا والقيامه ان شاء الله. امين يا رب العالمين. ماما صيان من دا شكريا خان خوشي خوم لا حرير هر براي هر خوشكيك چاوەڕوانەکە داوا لێبوردنی لێکەین بەڵام ئیشی بەرنامەکە وایە باوەڕتان بێ من هەر پەلەش ئەەکەم لەگەڵ هەندێ برا بەڵام بەڕاستیە بێ ئەو پەلەش نەکە ئینشاڵا لە چاوەڕوانکردنی ئەم برا خوشکانە ئینشاڵا پاداشتیان لە لای خوای پەروەردگارە. فەرموو خوشی خۆم فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. شكرا خان خوشي خوم. لا الرحمن ودباري بكاروسو الرحمن الرحيم. الرحمن الرحيم. أم جارش دوباري كرو الرحمن الرحيم. دست خوش به والله نازم پەیوەندەکەین بێ بڵێ ئەڕ کەسرەی ژێر نونەکەیش الرحمن الرحيم. الرحمن الرحيم. الرائي دوهم نختي التوسطي هي اللي بيتكاني لنعمرة توسطها كم استعلاء شيء كمان دست خوش به اس آياتي دعاء وشون بخينو مالك يوم الدين من وقت يقام او كسري كافة كدريجة كيتولي مالكية جاي كرو مالك يوم الدين مالك يوم الدين بردوام بيخونا له إياك نعبد وإياك
وإياك نستعين دەستت خۆش بێ بەردەوام بە. اهدنا الصراط المستقيم. ئەمەش خوشکی خۆم بلى اهدنا الصراط طڵ نییە ئەو لامە قەڵەو مەکە طل بلى اهدنا الصراط المستقيم بەردەوام بە دوایەوە بخوێنەوە. اهدنا الصراط المستقيم دەستەکانت خۆش بێت. صراط الذين أنعمت عليهم ئەوە دووبارەی کەرەوە أنعمت عليهم أنعمت عليهم اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. خی گەورە پاداش داتۆ دیارە تۆ دەرست خوێندووە وانە خوشی خۆم بەڵێ مامۆستا بەڵێ مامۆستا چکە دیارە ئەو برای ئەو خوشکەی دەرزی خوێند بێت دیارە لە ئەوەی کە جیاوازی لە بینی پیتەکانە لە شێوازی خوێندنەوەی خی گەورە پاداشی خێرداتەوە دەستت خۆش بێەوە پەیوەندیەکەشت. مامۆستا ئەگەر زەحمەت نەبی کوڕم زۆر حەزی لێ بخوێنێ لێنە زۆر حاولم کرد وەرینەکرد دەتوانی بخوێنی. تەمەنی چەنە؟ زۆر حەزی لێ 2 ڕۆژە متابعە دەکا. تەمەنی چەنە تەمەن؟ وەڵا تەمەنی 15 ساڵە مامۆستا. دەی با ئەگەر خوێندوێتی هەندێ براو خوشک لەسەر پەیوەندیەکەەوە ساون بەڵام گوێی لێ ئەگرن با یەک کەڕەت بە سەریع دوایی لەوەش ئەگەر هەڵی بوو تێبینەکانی دواخەم بۆ دوای خۆی بخوێنی با دەست پێ بکات. السلام عليكم باش مامستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەست پێ بکە گیانەکەم. مامستا بخوێنم. فەرموو گیان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. یا ناو چی بوو؟ ناو کاکیسا مامستا. کاکە عیسا گیان تێبینی خوێندنەوەگە دواخەم لەگەڵ ئینشەڵا ئەو برا خوشکانی کە خوێن لەبەر زۆر چاوەڕوانیان کردووە لەسەر خەتن تێبینیم هەبوو لەسەر خوێندنەوەکەت ئینشاءڵڵا بەڵام ئومێدم هەیە بەردەوام بی بخوێنی زۆر زبانت پاراوە ئەبێ ئینشاءڵڵا. فەرموو مامۆستا گیان. ئەم پێشمێژە کە مامستا لەبەر هەندێ گوتم ئەگەر هەستی بنێ کەسی شتێکی پێم بری باشترە. وەڵایی تێبینی هەبوو حەزەکەی لە پەیوەندیەکی ترە با ئێستا نییە ئەو براخشکانەوە ساون سەر ئەو چاوم کا عیساگیان ئەگەر بۆ خۆشم تەلەفۆن بکەی لەگەڵ تەینیەکەم هەر بۆ ژمارەکەی خۆم دوای بەرنامەکە ژمارەکەی خۆم یەک دەفە کو بتوانم ژمارەکەت وەرگرم مامستا گیان. من سوپاس دەکەم دواتر لە تەلەڤیزیۆن وەری بگرە. فەرموو مامۆستا گیان. کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنە با فەرمی. وعليكم السلام ورحمة الله. كاك عبد الله جان. باش ما صايم. الحمد لله سباس لكم. سورة الفاتحة لخير. فرم كاك عبد الله جان فاتحة خيني آية الكرسي خيني. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين
کاکە عەبدوڵڵاگیان دەستەکانت خۆش بێت جا ئێستا لە ئیستیعاذەوە بۆم بخوێنەرەوە چکە تۆ دەرست خوێندووە دیارە بەڵام تێبینی وردمانەی ئینشەڵا بینەر ئیستفادەی لێ بکات فەرموو کاکە عەبدوڵڵاگیان لا أعوذ أعوذ بالله من الشيطان الرجيم بەردەوام بە بسم الله الرحمن الرحيم کاک عەبدوڵڵاگیان گوڵەکەم کوڕی خۆم بەتەکان قورئان مەخوێنە مەڵێ بسمیلا پیتەکان لێک جیاد مەکەرەوە ئەوە تێبینی وەری بگرە نونی ژێر ئەڕەحمانی لەگەڵ ڕائەکە ئاگات لێ بێ بڵێ بۆ بخوێنمە بسم الله الرحمن الرحيم نر ئەو ئاگات لێ بێ بەردەوام بە بڕۆ ئاەتەکە الحمد لله رب العالمين بەردەوام بە الرحمن الرحيم عەبدوڵڵاگیان ئەو هەمزە مەڵێ ئۆ ئە الرحمن الرحيم بەردەوام بە الرحمن الرحيم کەسرەی ژێری نونی ئەڕەحمانی ئاگات لێ بێ الرحمن الرحيم مالکی بخوێنە مالك يوم الدين جای کەرە گیانەکەم مالکی يوم الدين مالك يوم الدين بەردەوام بە إياك نعبد وإياك نستعين عەبدوڵڵاگیان ئەو ئیاکە ئاگات لە کەلیمەی نەعبودوو بێ ئیاکەیش واتی ئەگەشتمەوەی دۆمیان داتە لوتت ئاگات لێ بێ پیتێکی تیانی لوت بەشداری بکە بۆم خێرۆم جارە إياك نعبد وإياك نستعين عەبدوڵڵاگیان ئەمە دووسێ تێبینی و وردە ئاگات لێ بێ کەلیمەی نەعبودوو ئاگات لە عینەکەی بێ نەعبود ئەو عینە نع مەڵێ وەهیە نییە وإياك نستعين إياك ئەوە نەبریشیەکەی إياك ئەم جارە بیخوێنەرەوە إياك نعبد وإياك نستعين عەبدوڵڵاگیان ئیاکە مەدە بە لوتت بڵێ یا ئەگەر لە لوتت بێ ئاەتی دوایەوە بخوێنەوە اهدنا الصراط المستقيم ئەو سادە بۆ نیسینی لێ هات بڵێ اهدنا الصراط المستقيم ئەو بۆ وەسای دەیگیان بەردەوام بە صراط الذين أنعمت عليهم ئالێرە بێسە ئامە ئەوەم ویست بینەری بەڕێز برانم خوشکان ئەو هەمزە ئایسا عەبدوڵڵاوتی چی صراط الذين نعمت صراط الذين نعمت صراط الذين أنعمت عەبدوڵڵاگیان ئەو هەمزە بخوێنەرەوە من لە زۆر مامۆستایش ئەیبیسم هەر ئەڵێ صراط الذين ئەو هەمزەی وەصل نییە قەطعە أنعمت عليهم ئێستا دووبارەی کەرەوەگیانەکەم أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين دەستەکانت خۆش بێ تەنها بە ئەوەی دووبارە کەمەوە ئەوە بە قەڵەوە برا خوشکەکان ناڵێم غەی لە بەرزیوە دێ بخوار غەی ئەنجان دێ براڵێ غەیری لێ ئەو لامە قەلقەلە نییە هەندی ئەڵێ ئەلمەغ ئەو غەینە قەلقەلە نییە چۆن وتم غەیری ئەنجاڵێ مە ئەنجا قەڵەو یەکەم غير المغضوب عليهم ولا الضالين دەستت خۆش بێ عەبدوڵڵاگیان فەرموو مامۆستاگیان کاک عەبدوڕەحمان لە کەرکووکەوە کاک عەبدوڕەحمان گیان
وعليكم السلام ورحمة الله وبركاته. أم كاتت ماش مالك كاك عبد الرحمن يا ربي همو كاتيك باش ببلام سلامك باشترا. السلام عليكم عبادته بتشي بوتنسري بد صدقة موصى جان آية الكرسي يا فعلم آية الكرسي بوتخنسر أو شاشة وبيك وخواي قورا حفظ مانكات. فرمو كاك عبد الرحمن جان. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله لا إله إلا هو الحي القيوم عبد الرحمن جان. لا تأخذه سنة ولا نوم كاك عبد الرحمن له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. عبد الرحمن جان بله شوني جانكم والله باشم يا خوا باش بي سيتي بيني وردت فياليام زور جوان خوندت دستت خوش بي اوي ساعتت تمنت شنا دست خوش بموصى تمنت شنا ايش بيت عبد الرحمن جان مرو بلتا دست صالون عبد الرحمن جان كيف يري كردوي دست صالون موصى الين كيف يري كردوي لايك خوندوتا باوكم يا ربي خوا پاداش خيري باوك داد زور جوان خوندت بلام امس يشتا بيالم اگاد ليبي باشا عبد الرحمن جان رقاي توبو بينران هر آياتك با الله دس بيبكا بسم الله بخوانن دعاء استعاذة ابوها بدوتايا بسم الله الرحمن الرحيم باش عبد الرحمن جان باش اويكم دوهم ولا يحيي او حاء اقاد ليبي بس وتنابله ولا يحيطون بله قول لي ما بله موصى او كلمه بتنابه بخونه ولا يحيي ولا يحيطون دست خوش بيه لسر شاء اجوا من بيسا وانيا الا بما شاء او شاء بله او النبري همزه كيبك اخر الشتم كلمي الارض اقاد ليه بيه الأرض لقل وهو العلي أو يا أن بركة زور جوان خوين دست خوش بخوا پاداشی خوتو باوكش داتو خشكي ديار لبادينا بافرمي. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. في برنامج كلك ما وصل برامج برنامج جلسي خويا خوا پاداشتان داتو خوا يقول لك ابو كريم خوش بي يا ربي معلش يا خبري الصورة ودخيلا ساعات الكرسي دخيلا آية الكرسي فرمو خشككم بعد الشاشة ما مساقين دعوة كابي خنسة الشاشة قول آية الكرسي وخشك دعوة كابي خنسة الشاشة فرمو اكشي خون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه
إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. خوشکی خۆم با یەک ڕەت پێکۆ بیخوێنینەوە بڵێ بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. ئەو کەسرەی ژێر الرحمانی ئاگاد لێ بێ ئەوە ئاگاد لێ بێ. ئێستا ئاەتەکە دۆخم الله لا إله إلا هو الحي القيوم. بخوێنەوە الله لا إله إلا هو الحي القيوم. أم كلمة أقادة بلي هو الحي القيوم. هو والحي القيوم. نعم بيست إلا هو الحي القيوم. إلا هو الحي القيوم. كتشي خوا ملي هو شدنية هو برو دواي أوا انجا يكم أوا أقاد لي بيتو لوي واويك زياد أكي لا أو يعرف يمك ملي لا ميك بقلقلة لا تأخذه سنة ولا نوم. دخلنا أبي خنا له لا تأخذه سنة ولا نوم. أو كلمة تمرين لسرك لا تأخذه باشا له ما في السماوات وما في الأرض. له ما في السماوات وما في الأرض. بس ويسم أول راس كما أو في النية في السماوات في لهم ما في السماوات نعم شي خو مالي في الأرض. تو بس قول براي خود بقرا مالي فيل بلي فيس العامكي لابا هو حرف الشمسية له ما في السماوات فيس بلي له ما فيس العامكي لابا مالي فيل لهم ما في السماوات وما في الأرض. انجا من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. أما شو بخينه من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. ما لا يشفع أو ضمير كرد يشفع عنده يشفع عنده. ده سؤال دريجة كيتو عنده إلا بإذنه. إيه دعاء عنده إلا بإذنه. دعاء ومبوب خينر يعلم لكن بالإمام الصح يعلم ما بين أيديهم وما خلفهم. يعلم ما بين أيديهم وما خلفهم. ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. من علمه أي سؤال. وسع كرسيه السماوات والأرض. وسع كرسيه السماوات والأرض. وسع وسع ما يكبياك شيخهم مالي وسع وسع لا كسره وسع مالي وسع وسع كرسيه السماوات والأرض. أمجارة كرسيه السماوات والأرض. وسيع السماوات والأرض. أو كلمة قاعد يبيها كرسيه السماوات كوتا كشي ولا يؤوده حفظهما. ولا يؤوده حفظهما. وهو العلي العظيم. وهو العلي العظيم. خواهی گەورە پاداشت داتۆ دەستت خۆش بێ خوشکی خۆم خواهی گەورە بستە بە ئەهلی قورئان. آخر پەیوەندیمان هەیە دیارە کاتمان تەواو بوو فەرموو.
خوشکی خۆم دایکی شیفا لە چەمچەمەڵ با فەرمێت کۆتا پەیوەندی السلام مامۆستاگیان. عليكم السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي مامۆستای بەڕێز الحمد لله يا خۆ ڕێزدار بن خوشکی خۆم. والێت ڕازی بێ ڕازی آمين ئینشاڵڵا أجمعين. مامۆستا ئەمەوێ ئاەتەل کورسی بخوێن فەرموو کچی خۆم. ئەگەر بێتە سەر شاشەکە قورئانم لەلا نیەتخوا. لەسەر شاشەکە یا خوشکی خۆم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. ئێستا دەستت خۆش بێت با بەم پەیوەندەی تۆ کۆتایی پێنین و با پێکۆ هەندێک تێبینی هەیە. ئێستا لە بیسمیلایی و جارێکە بۆم خوێنەرە بەڵام پەلەمەکە خوشکی خۆم نەختیە پەلەت کرد ئەو کەسرانە بی می هی نی ئەو کەسە ناگای لێ بێت جارێکە بۆم خوێنەرەوە پێکۆی خوێنین إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. دایکی شیفا ئەوە من ڕۆژانە ئەڵێم با قورئان بە تەکان نەخوێن نەڵێم بسم الله باشە پیتەکان بدەرە دەمیەکۆ بسم الله الرحمن الرحيم. ئێستا بڕۆ دوای ئاەت کورسەکە بخوێنە الله الله لا إله إلا هو الحي القيوم. دەستت خۆش بێ بەڵام چییە؟ قەیوم قافەکەی قەڵەوە چونکە تۆ تەجویدت خوێندۆ بەس تاوت نەکردەوەیە؟ بەڵێ یاڕۆڵا خوێندمە بەش بە جوانینە. نه ئیشاءڵڵا دەست پێ بکەرەوە ئەو قافە نەختێ قەڵەو کە ئەلقەی ئەلقا القەیوم بڕۆ دوای ئەو بخوێنەوە. بەڵێ لا تأخذه سنة ولا نوم. خوشی خۆم ئەو هەمزە زۆر دووبارەیەکەمەوە لەبەرەوەی بینەریش سفادەی لێ بکە. ها ئێمە دایمەن ئەڵێن لا ئەو بوو بە قەلقەلە لا نە هەناسە ئەمێنێ نە دەنگ قەطع بێ دەنگەکە درێژ ناکەمەوە پێ ئەوتێ حرفی شدە لەگەڵ حرفی جەهرە لا تأخذه سنة ولا نوم لا تأخذه بڕۆ دوای ئەو بخوێنە. له ما في السماوات وما في الأرض من ذا الذي كلمەی وما في الأرض ئەوە ضی بڕۆ دوای ئەوە بخوێنەوە من ذا ئاگات ئیخفاگەی بێ من ذا الذي يشفع عنده دەی خوشی خۆم من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. دەستت خۆش بێ ئەسە عیندا ئەگەر نەختێتە درێژی کەرە چونکە ئێمە ڕیوای حەفسە خوێنین عنده إلا بإذنه. بەڵێ عنده إلا بإذنه. بەردەوام بە يعلم ما بين أيديهم وما خلفهم. ئەو کەلیمە دەستت خۆش بێ وما خۆ ئەو خەقەڵەوە وما خلفهم دوایەوە بخوێنە ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. دەستت خۆش بێ ئەو شاعش نەبرکە إلا بما شاء بەردەوام بە دوایەوە وسع كرسيه السماوات والأرض. کچی خۆم خوشی خۆم ئەو ڕای کورسیە قەڵەوە نەختیە وسع كرسيه السماوات والأرض كر ناڵێم كر دوایەوە بخوێنەوە ولا يؤوده حفظهما. ئەو فاعت کرد بە قەلقەلە ولا يؤوده حفظهما ولا يؤوده
يجوده حفظهما ياری بە فائەکەمەکە دوودانی سەرت بخەرە لێوت سەر لێوت لە بەشی ناوەی حفظهما حفظهما دەسەکانت خۆش بێت تەواویکە وهو العلي العظيم شتێکی باشت بیرخستمەوە ئەو ها ضەمەیەخ هەندێ برا خوشکەڵێن وهوە نە وهو العلي العظيم وهو العلي العظيم خوای گەورە پاداشی خێرت داتۆ دەستت خۆش بێ مامۆستاگیان سەربەر بی ئینشەڵڵا خوا سەرتان بەرزکە یا ڕەبی من لێرە بە کۆتایی بەرنامەکەمانە ئەوە دووبارە بکەم و بینەری بەڕێز برایانم خوشکانم ئەم تەجویدە یاسایە کەلامی خوای پەروەردگارە باوەڕتان بێ هەمومان کەمێک کاتی بدەینێ زۆر جوان زبانمان پاراو ئەبێت ئەمەش ئەوە نییە بڵێ وەڵی ئەمە ناڕەحەتمان کردە قورسمان کردە من لە بیدایەتی بەرنامەکە وتم برا بەڕێزەکانم خوشکەکانم ئێستا من شعری شاعرێکی گەورەی بەناوبانگ خوێنمەوە کەلیماتەکانی باش نەخوێنمەوە پیتێکی بگۆڕم باش نەوەسم لە شوێنی وەسانە 100 کەس دێ ئەڵێ کە ئەکە و شعرە بۆ ئالیەکەنەوە شاعرە ئەو شعرانە لە خەڵکان تێکداوە لێی نازانن قسەی لێ مەکەن لله المەثل الأعلى بەڵام کەلامی خوای پەروەردگار هەندێ لە کەلیمە ئەیگۆڕی مانا گۆڕانکاری دێتە سەرێ نبوو نەمێناوتم ئێستا مامۆستایەوە لە جای بڵێ سەوتە ئەڵێ صوتە سینەکە و تاکەی گۆڕی کەلیمەکە ماناکەی گۆڕیا لە قەمچی عەذاب بێ بە دەنگ کەلیمەی کەثیرەکەی بە کەسیر ئەبێ بە مانای شکان دێ ئەمەکەی تر ئەمە خاڵێک دوایەوە عیبادەتە نامەی خوای پەروەردگارە ئەوە جاری وای ئینسان باوەکو بێت و شتێک دائیمەن عەرەب بەڵێ المەرء عەدوو ما یەجهل بەخوا ئینسان جاری وایە شتێک خۆی پێی ناکرێ یان کاتی ناداتێ یان نایزانێ هەر لە خۆیوە لەوە ئەچێ ئەو دژایەتی ئەو بابەتەی کە بکات بە قورسی بزانێ بڵێ ئەمە چۆن وا ئەبێت وەڵاهی ئەمە کەلامی خوای پەروەردگارە ئێمە ڕۆژانە ئەبێ 17 جار سورەتی فاتحە دووبارە بکەینەوە لە دووبارەکردنەوەش ئەجر و پاداشتەیە و لە هەڵەکردنیش ئەجرتەیە ئینسان شەرم نەکات لە هەڵەکردنە جا لە کۆتایە داواکەم لە خوای گەورە بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگێڕێ خوای پەروەردگار پاداشتی ئەو برایانەش داتۆ کە لە پشتی ئەم کامیرۆ ماندووە بن لەگەڵمانە خوای گەورە پاداشتی هەموو بینەر و بیسەرێک ئەوەی پەیوەندی کردووە ئەوەی ڕاوەستاوە لەسەر پەیوەندی داوا لێبوردنەکەین لەوانەی وەرمان نەگرتە خوای گەورە هەمووی بکا بە ئەجرێ بۆ قەبر و قیامەت و فیتنەی و بەڵای دنیاش لەسەر هەموومان دوور خاتووە داواکەم لە خوای گەورە بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی هەر برای هەر خوشیە داوای دوعای خەیریە کردین یا ڕەبی خوا بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی بەم مانگی ڕەمەزان لێپاڕێنەوە خوا کێشەیان حەلکە خوا شیفای نەخۆشیان بدا خوا قەرزاریان لەسەر هەڵگرێ خوا ڕەحم بە مردووی هەموو لایەک بکات اللهم آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون